پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ کەسر عەظمی المەیت کەکەسریه حەیەن ئەمەمان باس کردووە شکانی ئێسکی مردوو وەکو شکانی ئێسکێتی بە زیندویی کەواتە کەسێک کە ئەمرێ جایز نییە لاشەکەی بە شێوەیە مامەڵەی پێوە بکرێ یاخود بشکێنرێ کە زەرەری پێ بگات بەڵام هەر کاتێک هاتە سەر ئەوەی کە بەشێ لە ئێسکەکەی بشکێ بۆ ئەوەی کە ئێسکی زیندویەکی پێ چارەسەر بکرێ جایزە چونکە هەتا ئەگەر ئینسان هاتە سەرەوەی کە نەخۆش بوو یاخود کێشەی هەبوو ئەڕوەی کوڕی زوبەیر کە یەکێک بە لە فوقاهەکانی مەدینە قاچی تووشی خوران و تووشی گانگرین بوو قاچیان بڕیەوە کە خۆی لە ژیانە بوو کەواتە بڕینەوەی قاچ یان شکانی قاچ لە کاتی ناچاریە جائزە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ من استطاع أن ينفع أخاه فلينفعه خۆشەویستان بە دوو دافعی جیا لە دوو شوێنی عالەمە ئەم شتە ئەکرێ کابرای کافر و بێدین ئیمانی بەوە نییە کە دوای مردنی ئینسان لاشە هیچ ڕۆح و هیچ هەستێکی تیابێ بۆیە ئەلێ لاشەکەم کوڕە چی لێکن حەزەکا لە دەرەوە بێ من خەڵکم بینیوە لە میلان لە ئیتالیا تەمەنی 100 ساڵ بووە ئاوا کوڕاوەتەوە لە مارکێت هاتۆتە دەرەوە ئاوا لارەولار ڕۆیشتووە لەبەر ئەو سەرمایە هاتووە لەسەر شۆستەیەک پاڵی یاوەتەوە ناو ئەو حەدیقە و لەسەر ئەو جادەیەیە سیارە و جەنجاڵی سیارە لەو فولکەیە ئیزدیحامترین شوێن بووە قطار هاتووە ڕۆیشتووە ئێوتومە کاکە ئێمە خەڵکی ئاوارەمان هەیە یە بۆ ئێرە و پەنابەری وەرەگرێ حکومە شوێن و جێگەی یاتێ معقول نییە ئەمە ئیتالیە شوێنی نییە ئەڵێ نەکاکتۆر مە شوێنی هەیە بەس حەزەکان ناو قەڵەباڵغەیە بێ ناوێرێ بچێتەوە ماڵەکەی ئەتەسێ لە ماڵەکەی بمرێ بۆ گەنکە حەزی لێرەیە بەتەنیای پێ ناکرێ لەبەرەوە خەڵکێک هەیە لەوێ حەزەکا کە مردیش نەچێتە گڵەوە بەتەنیا نەبێ ئەڵێن بن تەشریح مەکان لە خەستەخانە دامەنێن لە ICU دامەنێن گوچی لەم دەرنجگە بۆ خۆتان چکە ئیمانی بە ئازاری دوای مردن نییە نەک لە پیاوەتیەوەی کە خێری دەژیر بێ جیاوازێکی لەگەڵ من و تۆ ئەوەیە کە من استطاع أن ينفع أخاه فليفعل هەر کەسێ توانی ئیسفادە بە خوشکەکەی یان بە براکی بگێنێ با بیگێنێ بڵێ کاکە من ئەمرم بەس وەڵڵاهی ڕەفیقێکم هەبوو لەگەڵمانە ئیشێک کرد هەموو هەفتەیە دوو جار خستی گوچی لێیان بۆ کرد کاکە وەڵڵا گەرمتان ئازابێ ئەگەر من مردم یەک گورچی لەم هەیە خۆشم بە زگماکی بۆ گورچی لەوە دایک بووم گورچیلەکە بن بوو گورچیلەکەی من پێشکەشی ئەو بێ ئەمە هەتا ئەو کەسە لە ژیانە بێ ئەم کەسێک کە گوچیلەکەی بە بەخشەوی ئیسفادی پێگەیانەوە خێرەکەی بۆ نووسێ واتە کردەوەی ئەعمالەکانی ناپێشرێتەوە لەگەڵ خۆیان ئەم بەم گورچیلێ شەو نوێژی کردووە بە ڕۆژوو بووە عیبادەتی کردووە حەج و عەمرەی کردووە خێری کردووە کاسبی کردووە ماڵ و ماڵی ژیانوە بەم گورچیلەی ئەم لە خێرەکەیە بەشدارە بەقەدەر پشکی بەشدار بوون لە هەڵسانەوەی ئەم ئینسانەیە بۆ سەر پێ بۆیە جیاوازیەکەن لەمەیایە خۆشەویستەکەم بەڵام ئاگامان لەوە بێ ئینە جسمە الئینسانی مولک لله تعالى لا شەی ئینسانی خۆمان نییە ئێمە تەنها بە وەکالەت پێمان دراوە کاکە ئەم لاشەیە ئەمانەتە لای تۆ جایز نییە هەموو شتێکی پێوە بکەیت بۆیە جایز نییە ئینسان لاشی خۆ بڵێ لاشی خۆمە کابرای ئەوروپا عەورەتی نییە ئەڵێ من پێوتێ پرایڤێت ئۆرگانەوە ئەندامی تایبەتی خۆمانە دەری خەم دەری ناخەم بەکارێنم عەرزێکم بۆ خەڵکی ئەی بەخشم مشکلی تۆ نییە پێی وایە ئەمە پرایڤێت ئۆرگانە ئێمەش پێمان وایە ئەم ئەندامە هی پەروەردگارە بۆمان نییە بە کەیفی خۆمان دەستکاری بکەین بۆتۆکسی بکەین فۆلەری بکەین تەجمیلی تیا بکەین ئەمەی من و تۆ نییە کاکە کابرا مۆبایڵێک تیاتێ بە ئەمانەت بۆ نییە کەڤەرەکەی بگۆڕی ئەو کاکە کەڤەرەکەی کیامی تێ وەڵا کەڤەرەکەی ناشیر بوو کردمە کەڤەرێکی تر کاکە خۆی خۆ نەبوو من ئەو کەڤەرە خۆم ئیشم پێی بوو بۆ کەڤەرەکەی وگۆڕی لەبەرەوە ئەم موڵکە ئاگاتان لێی بێ ئەم موڵکە حەقی تەسەڕوفی تۆی تیان نییە بە ئەمانەت لاتە خزمەتێکەی هەتا تەسلیمێکیتەوە چۆن بە پاکی وەرەگرتووە لە قوماتێکە بە پاکی تەسلیمێکیتەوە لە کفنێکە بۆیە هەموو ڕۆژە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە خەبەرێ بۆی فەرموو اللهم عافني في بدني اللهم عافني في سمعي اللهم عافني في بصري خوای گەورە چاو و گوێ و بەدەنم بۆ سەلامەتکە بۆم تەندروستکە لەبەرەوەی کە ئەم لاشەیە خۆشەویستەکانم هەمووی هی پەروەردگارە و هەمووشی بۆ لای ئەو ئەگەڕێتەوە